ژمارەیەک لە ڕۆشنبیران و نووسەرانن لە شاری سلێمانی بەشدارن لە کۆڕبەندی هەڕەشەکانی سەر زمانی کوردی کە یەکێتی نووسەرانی کورد ڕێکی خستووە. لێرە گفتوگۆ دەکرێت لەسەر زمانی کوردی. نووسەران نایشارنەوە و دەڵێن لە ئێستادا هەڕەشە لەسەر زمانی کوردی بۆتە دیاردە و پێویستە لایەنە پەیوەندیدارەکان بە زووی بە فریای بکەون کە پێویستە لەسەر ڕۆشنبیران و نووسەران و حکوومەتی هەرێم و ئەکادیمیستەکان و کۆڕی زانیاری کورد بە فریا بکەون. ئەگەر وا بڕوە زمانی کوردی بەرامبەر ئەو لێشاوی کەوا بە هەم بە داگیرکاری هەمیش بەوەی کەوا تەوزیفی زمانەکانی تر ئەخەنە سەر زمانی کوردی وەک ئینگلیزی و عەرەبی و فارسی و هەروە فەڕەنسی و چی ئەوە ئەو کەلتورە زمانی کوردی ئەشێلێت و نایهێڵێ. من ئەڵێم بە دڵنیاییەوە ئێستا دیاردەیە بۆچی چونکە تۆ سیرکە تورکی خوێندن ئینگلیزی خوێندن عەرەبی خوێندن کام زمان هەیە ئەڵمانی خوێندن فەڕەنسی خوێندن کاروا بڕوا ئەوەی دوو پولی لە گیرفان نابێت جارێ ئەوە بەرپرسەکان زۆربەی هەر زۆریان مناڵیان لەبەر خوێندنی کوردی نییە ئەنێرێتە ئەو خوێندنگەیان چونکە بە کوردی خوێندر بەرەو چۆن بڵی داهێزران براوە لەبەرەوە ئەوە نەتیجەکە ئەوەی و داهاتوەکەش ڕەشە ئەگەر فریای نەکەون. مامۆستایەکی زانکۆش دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بایەخ بە زمانی کوردی بدەن چونکە کوردیش پێویستە زمانی ستانداردی هەبێت هاوشێوەی نەتەوەکانی جیهان. دەبێت نەتەوەی کورد لەم کاتانەداوە ئەوە پێشتر ژەوی بکردایە بتوانن چ لە ڕووی خوێندنگاکان و چ لە ڕووی کەناڵەکان و ئیزگەکانەوە چ لە ڕووی ئەو دەستگانەی فەرمین لەلایەن حکوومەتەوە کە دانراوە ئەبێ هەوڵ بدەن بۆ ئەوەی زمانێکی ستانداری کوردی هەبێت وەکو نەتەوەکانی تر نەتەوە هەیە بەقەد چارەکی نەتەوەی کورد ژمارەیان زۆر نییە زمانی ستانداریان هەیە بەڵام کورد ناتوانین بڵێن کورد زمانی ستاندار ناتوانین بەڵکو زمانی کوردی زمانێکە زۆر دەوڵەمەندە مرادەفی هەیە وشە بژێری هەیە دەوڵەمەندە ئەگەر بێت و کاری بۆ بکرێت ئەوا دەتوانێت زمانێکی ستانداری کوردی بە تەواوەتی دروست بێت هەوڵش دراوە بەڵام هەوڵەکان دەبێت بە شێوەیەکی تەواو بەردەوام بێت. کۆڕبەندی هەڕەشەکانی سەر زمانی کوردی ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و تێیدا چەندین وتار و توێژینەوەی جیاواز لە بوارەکانی زمانی کوردی پێشکەش دەکرێت. نووسەران و ڕۆشنبیران بە گرنگی دەزانن نەوەی ئێستا بە ئایدیای زمانی کوردی و کللتوری کوردی شارەزا بکرێن چونکە دەڵێن مەترسی لەسەر زمانی کوردی هەیە ئەو شوێن و کارانەشی کە هەیە و ناویان بیانیە پێویستە بگۆدرێن بۆ زمانی کوردی. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.